ئەزەکانم سڵاوتان لێبێت بە خێرهاتنی هەموو لایەک و ئامادەبووان و خوێندکارانی خۆشەویستەکەین. پێمان خۆشە لەم پانێڵەیە باسی کۆمەڵە بابەتێکی زۆر گرنگکەین کە دڵنیای سوودیە بێ بۆتان. بابەتەکانمان طبعاً ئەم پانێڵەمان لەسەر بابەتی دەرونیە، ئامادەکاریە دەرونیەکانی خوێندکار بۆ کاتی خوێندن، تر زانکۆ بێت و دوای زانکۆ بێت. و لەگەڵەوەشە پێناسە ڕاست و دروستەکەی زانکۆ چییە، ڕۆڵی زانکۆ چییە بۆ خوێندکار و ئەو بەرپرسیارەتیانەی کە لەسەر خوێندکارە و هەروەها ئەو هەڵە باوانە چییە کە خوێندکار تووشێ بێ لە ناو زانکۆیە یاخود لە کاتی خوێندنە و چۆن بتوانین ڕوبەڕوویان ببینەوە و شێوازەکانی کۆشکردن. جا پێم خۆشە سەرەتا لە دکتۆر بەیارەوە دەست پێ بکەین. فەرمووکات دکتۆر. زۆر سپاس دکتۆر جان. سڵاوتان لەبێ، زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لێرەم. من لە هەولێرەوە هاتووم، ناوم بەیار کەمالە، دەرچووی قۆناغی دەرچووی زانکۆی هەولێری پزیشکی، کۆلێژی پزیشکی. ڕاستی خۆی یەک لەو هۆکارانەی کە خەڵک کتێب دەخوێنتەوە یاخود ئاشنایەتی لەگە خەڵک پیا دەکا ئەوەیە ئەو ئەزمونەی ژیانی خۆی دەگواستەوە لەو کتێبە یاخود لەو پۆدکاستە یان لەو شوێنە شەرحی دەکا بۆ خەڵکانی دی حەز دەکەم ئەمڕۆ ئەو ئەزمونەی ژیانی خۆم بە شێوەیەکی گشتی لۆ جەنابتان بگواستمەوە وەکو دەرچوویەکی زانکۆ. حەز دەکەم بەدڵەوە لە دڵی منەوە بگاتە دڵینگۆ لەوەی بەدڵەوە جێ بگرن. ئەمڕۆ لە هەر کەسێک بپرسی دەڵێ بۆچی بخوێنم، زانکۆ شوێنەکە بۆ کات بەسەربردن، ئایا زانکۆ من هەردا نامەزرێم، زانکۆ بریتە لە هاوڕێیەتی، زانکۆ بریتە لە دۆزینەوەی خێزان، هەر یەکە و بە تێڕوانی خۆی دەبینێ. ئایا زانکۆ بە شێوەیەکی گشتی مانای چییە؟ ڕۆڵ و بەرپرسیارەتی زانکۆ بەرامبەر ئێمە یاخود قوتابی بەرامبەر زانکۆ چییە؟ زانکۆ بریتە بە شێوەیەکی گشتی لە تێکەڵکردنی دوو کۆمەڵە لە خەڵک. کۆمەڵی یەکەمیان کۆمەڵانێکن کە ئەزموندارن، ئەوانش لە مامۆستا و بڕێبەری زانکۆیەکان. کۆمەڵی دووەمیان ئەو خەڵکانن کە زانستخواستن هاتون لەوەی ئەزمونێک لە ژیانی ئەو خەڵکانەی دیوەربگرن وەکو هەموو پاکێژێک، تەنهانە وەکو ئەوەی ئەو زانستە فێر بن. بەشێکی گەورەی ئینڤستمنتی ژیانی خەڵک بریتە لە ژیانی خۆی دەڵێن ژیان دابش بۆ بەسەر دووشت. بابەتی یەکەمیان ئەوەیە فامیلی، ژیانی خێزانی. بابەتی دووەمیان کاریر، ئەو ئیش و کارێکە دەیکەی. بەڵام لە پێش ئەوە شتێکی زۆر گرنگتر هەیە کە ئینڤستمنتە لە ژیانی خۆمان کە کاریگەری زۆر زۆر گەورەی هەیە لە دوایەوە. ئیدی لەبەر چی لە ژیانی زانکۆ ئەو شوێنە باشەیە لۆ قۆستنەوەی ئەو دەرفەتەی کە لە ژیانی زانکۆ هەیە؟ لەبەرەوەی زانکۆ بریتە لە دابینکردنی چاشت. یەکەمیان ئەو کەسەی هاتە زانکۆ قوتابی کاتێکی زۆر باشی هەیە کە لە دوای زانکۆ ئەو کاتت نییە. ئێستا ئێمە هەمومان مەشغوڵین بە ژیانی خۆمان بەکارکردن، بەشێکمان خێزاندارین. دووەمیان ئەو وزەی کە لە زانکۆ هەیتت زۆر زۆر جیاوازە لەوەی کە لە ژیانی پێش زانکۆ هەیتت. لە دوای زانکۆ ئەو وزەیەت نامینێ. ئێستا ئێوە هەمووتان دەرەجەی بەرزتان هێناوە، دەستنە شوێنێکی نوێ کە پێی دەڵێن شۆک فاکتەر. سێمیان لە ڕووی داراییەوە بەشێکی زۆر لەوە پێویستە بە سەپۆرت نییە. لەلایەن عایلەکەی خۆتانەوە، لایەن خێزانەکەتانەوە پاڵپشتی دەکرێن، کەوا دەکات زۆر زۆر بە ئاسانتر بتوانین ژیانی زانکۆتان بەڕێوە ببەن. چارەمیان کە بەڕای من لە هەر هەمویان مهمترە لە ژیانی قوتابی لە زانکۆ بەرپرسیارەتێکی زۆر زۆر کەمترت لەسەرە. بەرپرسیارەتی ژیانی دوای زانکۆ زۆر زۆر لەوە زیاترە. شتێک هەیە ئەو قۆناغی شفت دەکات لە ژیانی قۆناغی ئامادەیی لۆ ژیانی زانکۆ. زۆر شت هەیە یەکەم جارە لەوانەیە بیبینن. لۆ نمونە یەکەم جارە دەتوانن سیارە لێ بخۆڕن، یەکەم جارە دەتوانن هاوڕێتی لەگەڵ ڕەگەزی بەرامبەر پیاکەن. بەشی زۆرتان لەو قوتابخانانە هاتن کە تێکەڵ نین. یەکەم جارە دەتوانن سەردام بکەن، پارەکی زۆر هەڵگرن، پاسپۆرتی نوێتان هەیەتان گەشت بکەن، دەتوان هاوڕێی نوێ پیا بکەن. هەموو ئەوانە شۆک فاکتەری گەورەن، کاریگەری گەورەیان لەسەر ژیانینگۆ هەیە. بەڵام لە هەمان کاتدا کە هەموو ئەو شتە نوێیانە دێ، هەموو ئەو دنیا بینە لە هەمان کاتدا دێ، شتێکی دی مهمە مرۆڤ کە یەکەم جار دەستی بەوە کرد کە پەیوەندی لەگەی بەستی بە شێوازی ئامرازی قسەکردنە. ئەوەش لە ژێر ناونیشانی هاوڕێیەتی. دەمەوێت باسی ئەوەتان لێ بکەم هاوڕێیەتی کاریگەری چەند زۆری هەیە و شێوازی هاوڕێتیانەی لە زانکۆ هەنا، چەند جیاوازیان هەیە لەو هاوڕێتیە کە لە ژیانی ئامادەیی هەیە.
لە قۆناغی ئامادەیی تۆ ناتوانانی ببی هاوڕێی هەموو کەس هاوڕێتی چەند کەسێکی زۆر کەم دەکەی ئەوەیە دێ قوتابخانە و دەچێەوە ناتوانانی بچێ دەر بەڵام لە زانکۆ بەو شێوازە نییە چونە دەرێت هەیە خەڵکی نوێ دەناسی ئاشنایەتی نوێ پێیا دەکەی هەموو ئەوانە کاریگەریان هەیە لەسەر ژیانت ئیدی شێوازەکانی هاوڕێتی زۆر زۆرە بەڵام من دەمەوێت ئەمڕۆ تەرکیز بکەمە سەر یەک بابەتیان کە پێی دەڵێن ئەتاک دیفەنس تۆکسیک ریلیشنشیپ ئەمە واتە چی؟ لۆ نمونە ئەگەر چار هاوڕێ هەبن لە زانکۆ یاخود لە ژیانی هەر ژیانێکتان بەڵام لە زانکۆ دەست پێ دەکات کە پێتان دەڵێم لەبەرچی ئەگەر چار هاوڕێتان هەبی سێ کەسیان هەوڵ دەدەن بابەتێک بکەنەوە لۆی باسی نەفەری چوارەم بکەن بۆی پێ بکەنن لە دوایەوە ئەو کەسێک گەیمەکەی دەست پێ کردیە نەفەری چوارەم هەوڵ دەدا حاڵەتێک بدۆستەوە لۆی هەمان ئەتاک بکە لۆی هەمان دووبارە بەرپەرزدانەوە بکە لە ئەوی کەسی یەکەم کە ئەتاک کردیە حەز بە مرتاحی بکە چونکە لە ڕۆی دەرونیەوە هەز دەکات شکایە ئیدی لە زانکۆ یان لە هەموو شێوازەکی لە کۆمیونیکیشن لە بینی خەڵک ئەمە زۆر زۆر باوە ئێستا چەند خەڵکانێک یەک دەگرن لۆی ئەتاک بکەنە سەر ئەویدی دواتر ئەویدی وا دەکە لە کۆتاییدا وای لێدێ کلتورێک دروست دەبی ئەو خەڵکانە بێوەی ئاگایان لێبی دڵیان لە یەک دەستچێ بێوەی ئاگایان لێبی برادەرایەتی بە ناوی سوعبەت بە ناوی گاڵتەکردن بەیەک بە ناوی یەڵە بە لێتس هاف فەن بە ناوی ئەوە هەموو ژیانی خۆیان ئەو برادەراتیە لۆ من کە ئێستا بزنسەکەم هەیە ئەو کەسانە دەینم کە سیقەم بەیان هەیە ئەو کەسانە دەێنم کە ناو ئیشەکەی خۆم کە لە ژیانی خۆمدا باوەڕم پێ هەیە لە ڕووی دەرونیەوە مرتاحم لەگەڵیان کە بەشێکی گەورەیە لەوە ئینجا دەینە سەر ئەوەی ئایا لە زانکۆ چەند لە گروپ لە خەڵک هەنا چەند خەڵک هەنا لە ئەوەی کە باسی کۆمەڵی جیاواز دەکەن بە شێوەیەکی گشتی سێ کۆمەڵ لە خەڵک هەن کە بابەتەکانیان جیاوازن بابەتی کۆمەڵی یەکەم لە خەڵک بابەتەکانیان باسی خەڵکە یعنی لۆ نمونە لە زانکۆ زۆر باوە ئەم کوڕە زۆر قۆزە سایارەکەی وایە ئەمە مەیکەپەکەی جوانە نا ئەمە جرەکەی زۆر ڕوتە ئەمەیدی بەو شێوازەیە هەموو بابەتەکانیان لەوە خۆبیتەوە کە باسی خەڵکی دی بکەن گروپی دووەم لە خەڵک ئەوەیە بابەتەکانیان باس لە پرۆژەیە باس لە ئیڤنتە لۆ نمونە دەڵێ من ئەو کتابم خوێندەوە ئاوا بوو ئاوا بوو شەڕی غەزە و ئیسرائیل وا بوو لە ئەمریکا ئەمڕۆ ئینڤێنشن کرا سپەیس ئێکس تووە سەر مانگ زۆر بابەتی دی هەنا بابەتی ئەساسیان بیتەوەی لۆ نمونە بە ئیڤنتە چوارێک بخین کۆمەڵی سێم لە خەڵک بریتین لەوانەیە کە باس لە خودی فکر لە ناو پرۆژە دەکەن نەوەک خودی پرۆژەکان لۆ نمونە برادەرەکەت کە کتابێکی خوێندێتەوە بە دڵیەتی هەر ئەوە نییە کتابەکەی خوێندێتەوە دەڵێ بزانم ئەو کتابە بۆ وای نووسیوە یان پێشتر لە کۆمەڵی دووەم دەڵێن ئەمڕۆ دۆلار نرخی بەرز بووە بەڵام لە کۆمەڵی سێم دەرێ ئەمڕۆ دۆلار بۆ نرخی بەرز بووە یاخود بۆ نرخی دابەزی لێکۆڵینەوە دەکەن لە فکر لە خودی ئەو شتانەی کە لە زانکۆ هەیە اینجا ئەم شێوازەی مامەڵەکردن لەگە ئەو کەسانەی لە دەوروبەرتن کاریگەری تەنها لەسەر ژیانی زانکۆت نییە کاریگەری لەسەر هەموو ژیانت هەیە دەکرێت ئەو برادەرەی کە لە زانکۆ دەیدۆزیەوە ئەو کەسەبی کە بزنس پارتنەرتە دەکرێت ئەو کەسەبی کە خێزانی داهاتوتە دەکرێت ئەو کەسەبی کە کاریگەری گەورەی لەسەر ژیانت دادنێ لە ماوەی درێژخایەن بۆیە بەڕای من زۆر زۆر گرنگە هەمومان لە زانکۆ وەکو شوێنێک ببینین لۆ ئینڤستمنت لە ژیانی خۆمان نەک تەنها ئەوەی شەهادە بەدەست بینین نەک تەنها ئەوەی لە شوێنەچین لۆی هاوڕێتیەکی کاتی بەدەست بێنین چونکە هاوڕێتی ژیانی زانکۆ زۆر زۆر جیاوازە لە هاوڕێتی ژیانی هەموو ئەو کەسانە ئێستا لە نزیکی منن من 4 ساڵە زانکۆم تەواو کردیە ئەو کەسانە لە زانکۆ هاوڕێن نەک ئەوانەی دی من دوای قسەی دیم دەبێ حەز دەکەم دکتۆر ڕزگار باس لە کۆشی ئەو ڕێگانویانە دەکات لە کۆشش لە سعیکردن لە ژیانی زانکۆ کە زۆر جیاوازن سپاس دکتۆر بەر بسم الله الرحمن الرحیم جماعة طبعا من بتمام بابتك علمي باس كم جا اگر ورقه وقلم هبه يا لنوتي موبايلاتان لشونك بينوسن بخوتان باشتره باس يواكن ك شلون بتواني اوهم معلومات زوري كلزانكو وريغري چونك اگر دقدن لامادهي بون نكتبي بيولوجي احياته تنزيكي نود لا براشتا لا برا هم كتاب كان لو دورو بريان ديت زانكو تنيا يك بابتك دمل زمين ولا بريه يعني اما لودك يزو خرسه بوسرتو
ئەنجا من ئێستا باسیەوەکەم کە چۆن ینی تازەترین و ئەوانی کە بە بەحث سەلمێنراون تازەترین ئەو ڕێگایانەی کە بتوانین کۆنتترۆلی ئەم هەموو معلوماتە زۆرە بکەیت بەس پێشەوە یەک نقطەیە وەکو تەکمیلەی قسەکەی دکتۆر بەیار ئەمە پێتان بڵم زانکۆ ئەم بەرەزانە کە دانیشتون پێم وابێ زۆربەتان پۆلی 12تان تەواو کردووە هێشتا ئەزمموی زانکۆتان نەبینیوە ئێمە کە مناڵ بووین سەیری درامای گەردەلوولمانە کرد دڵنیام ئێوەش بەشێکتان بینیتانە پێتان وایە یا پێمان وا بووە کە زانکۆ گەردەلوولە هەنار و وەنەوشە و باران و کامەران و ئەم شتانە بووە بەڵام زۆر جیاوازەلەوە یعنی ژنگەیەکی زۆر جیاوازە لە گەڕێکێکەوە لە شوێنێکی بچووکەوە کە هەموو مناڵان ئێو گەڕەکە پێکەوە لە ئامادەی هەتا ئامادەی پێکەوە گەورە بوون هەمووتان نزیکن لە یەکەوە لە ڕووی تەبیعەتەوە لە ڕووی باری مادیەوە لە ڕووی تێکەڵایەتیەوە لە ڕووی عەشایری و موسەقەفی و هەموو شتێکتان نزیکە لە یەکەوە بەڵام کە دیتە زانکۆ کۆمەڵشتی زۆر جیاوازە بینی لەوانەیە تووشی کۆنفیوژنێک بی ینی سەر لێ شێوانێک ینی ئەم ژینگەیە تازەیە بۆ تۆ تایسە تۆ تەمەنە بۆ بە 18 ساڵ شتیوان نەبینیوە دەرەجەیەکی بەرزت هێناوە لە ماڵەوە لە ئامادەی بۆ نمونە 95 هێناوە ماڵەوە پێتاڵەن دکتۆر مهندس سوزانم لە گەڕەکەکەیە لە مەکتەبەکەیە لە عایلەکەتان هەمویان بە کەسی گەورە سیرتەکەن ئەپریشیشنی زۆریانەیە گرنگیدانی زۆریانەیە بۆت بەس کە دیتە زانکۆ ئەوانەی کە لەوێن هەمووی لە مستەوای تۆیە و بگرهانێکیان زیاترین ینی ئەو بەشەی کە تۆ وەرەگیری هەمویان بۆ دەرەجەی تۆ وەرگیراون سەیرەکەی ئەو قەدر و ڕێزەی کە لە ماڵەوە هەبوو قەت لێرە نیتە ینی من ئەمە تەنیا پریڤیۆکتان پیشاندەم ینی ڤیدیۆ هەیە لە سەرتاوە سەیرەکەی ترێلەرەکە بزانن کە زانکۆ لەوێ تووشی کۆنفیژن مەبن ئەو کەسانی لەوێن خەڵکی زۆر گەورەتری تایە خەڵکی بزنزمانی تایە خەڵکێکی تیا ئەسڵان کورد نین هەر بە کوردی نازان قسەکەن جۆرە تێکەڵاوێکی تیا تۆ قەت نەتبینیوە ئەوە بە ئاسایی وەرگرن ئینشاڵڵا خۆشتانەی بینن ئەگەر باسی تازەترین ئەو ڕێگانە بکەین کە بۆ سعیکردن بۆ کۆنتترۆلکردنی ئەو هەموو خوێندنە زۆرەیە چەند شتێکە لە خاڵی یەکەمەوە دەست پێ یەکەم تەمان پێش خاڵەکەم باباسکەم پرۆسەی فێربوون خۆی دوو خاڵە یەکەمیان فۆکەسکردنەوە تا تەرکیزکردنە سەر ئەو بابەتە و زیاتر خوێندنەوەی دووەمیان بریتێ لە ڕێست تاکو ئیسا ئێمە ڕێستەکەمان نەبی سەر تویانە زۆر بخوێنە زۆر سعیکە چوزانم کاتێکی زیاتری بەرێ ڕۆژانە شتی ترمەکە بەس بخوێنە بەس ئەوەی کە لە خوێندن گرنگترە ڕێستەکەیە چونکە ئەو ڕێستە ریپلی یاخود دووبارە ئەو سعیەکە کردوتە دووبارە لێداتەوە لە مێشتا بگرە سەیڤەکە ینی وەکو سەیڤێک وایە بۆت خاڵی یەکەم لە خەوە دەست پێ یەکەم وەکوتم ڕێست خەو یەکێکە لەوانی کە ئیتر مناقەشە هەڵناگرێ باشترین جۆری ڕێستەداتێ خاڵی دووەم پێویستە بابەتەکەت خۆش بوێ ینی پێت وابێ کە ئەم بابەتە ئەتکا بە شتێک ینی پێت وابێ ژیانی عیلەکە ڕزگارەکە پێت وابێ تۆ گەورە ئەبی بەم شتە بە زانینی ئێمە بە دایانانکردن لەم ئیشەیە بە پیاکردنی ئیشە کە نزیک بێ لەم بەشەی خۆتەوە ژیانی خۆت و خێزانەکەتە گۆڕی طبعا ئەم خاڵانە کە ئێڵێم بەحسی عالەمیە لەسەری کراوە کە سەویست توانین دوای لینکی بەحسەکانی بینە لەسەر ئەو تەلەبانە کراوە کە زۆرترین دەرەجەیان هێناوە زۆرترین بابەتیان کۆنتترۆل کردووە پرسیاریان لێ کراوە کە چیان کردووە ئەمانیش خاڵیان جواب داوەتەوە دواتر بەحسیش لەسەر خاڵەکان کراوە خاڵی سێم ئەوە دەرکەوتووە ڕۆژانە 3 بۆ 4 ساعت سعیکردن باشترین جۆری سعیکردنە و لەو 3-4 ساعتەش هەموو 90 دقە جارێک ڕێستێکی 20 دقەیی وەرگری ئەو 20 دقەیە ئەتوانی ناپێک بکە یا سەرخەوێ بشکێنی وەکو وتم سەیڤی معلوماتەکان تەکە یا ئەتوانی مدیتیشنێک بکە یا 10 دقە 20 دقاری هیچ نەکەی هەناسا هەڵمەژی سەیری شتێکەکەی ئەمە یەکێکە لەو خاڵانی کەوتە معلوماتەکەت بۆ سەیڤەکە خاڵێکی تر پێویستە ئەم پرۆسەیە ڕۆژانە بێ بەردەوام بێ نەکتەوە ئەمڕۆ سعیکەیت و 4 ڕۆژی تر وازی لێبێنی ئەبێ ڕۆژانە ئەم شتە بکەی ئەگەر ڕۆژێک پێت ناکرێت ئۆکەی نەخۆشی مناسبەیەک شتێکەیە بەڵام پێویستە بە بەردەوامی ئەم ینی لێدا نەبڕێیت خاڵێکی تر ئەو مدیتیشنەی کە باسم کرد شتێکی ترێ پێوترێن نەن سلیپ دیپ ڕێست واتە تۆ ڕێستێکی قوڵ وەرەگری بێ ئەوی بخەوی ئەمە پرۆتۆکۆلەکە ئیسا تا ڕادێک تازەیە بۆ هەموو عالەم پێشتر هەبووە بەڵام بە تازەی وا تەرکیزی ئەخرێتە سەر ئەوەیە کە تۆ بۆ ماوەی 10 دقە 15 دقە 20 دقە 30 دقە هەر چەندێکە هیچ ناکەی تەنیا چاوە داخی پاڵەکەوی بیر لە هەناسەدان دەکەیتەوە بیر لە ئەندامەکانی جەستە دەکەیتەوە دەستە جوڵێ خاستە جوڵێت تۆ بە چاو داخستنەوە یعنی وەکەوەی بڵێ بە کامێرەیەک سەیری خۆتکەی ئەمە دەرکەوتۆ تەنانەت لەو کەسانی کە شەویش تێرخەو نەبوونە ئەگەر بەیانی کە لە خەوەسان ئەم شتە بکەن ئەو ڕۆژە بە کاملی هەست بە تێرخەویەکەن وەکوت معلوماتێکی تا ڕادێک تازەیە لە مەسەلەی خەوەکەشە خەوی یەکەم شەوی دوای سعیکردن لە هەموو جۆرە خەوەکان مهمترە یعنی تۆ بڵێ ئەم شەو سعیەکەم هەر ناخەوم شەوی داتووە خەوم شتی وانێت تۆ بێ ئەمڕۆ بخوێنی شەو بخەوی سبەی بخوێنی شەو بخەوی بەو شێوازە بێ دواتر دانانی جەدوەلێکی ڕێک و کاتێک بۆ تەواوبوون یعنی دەرکەوتوو ئەگەر سترێسێک کتەبێ ینی ئەگەر پێت بوترێ لە ماوەی
دقيقة تو كات طابة بيس تالسيوان أو كات زيادة ترجع بكم سعي بكي بوي بيس جدول كتابه وبزين لك إيش طابة خالك كتير بريتيل لابردي ديستراكشن موبايل مسألة موبايل من بيرتر لفيديو دريجة باس ما كروه كشون سيستمي دوبامين كارا سر تركيز كردن وفوكس كردنت بلام ليرة بكورتي علم اگر اما لم هولا بين إسا طبعا تركيز تان كم وقت ولا بري لدوا جاوي كي زور زورا اگر دو کس ليرة بلاي ستيشن كان دو کس ليرة نان بخون يعني چند ديستراكشن كبيرة برشاود بيجمع تو دات وعي بطاوي تركيزك تخيت سلمان منيش اگر سعي كم موبايلك تنيش موبايل تو انا مسيري ناخواردن كم تو ام ياري بيب كم تو انا منامي بيب نيرم هم اوش تانا ديستراكشن بوتو كراوت هيك شاشو كلا بردسته بو يكم شت بيس موبايلك لا بري هولد موبايلك لقاتك ترداني لجورك تر بيبل سارك لا درو داينه بس بو لبردسته انا به شو زور ديستراكشن تكا خالي كتير تاقي كرنو كويز وامتحان باشتر لزور خندن يعني من بيت الله اگر نيو ساعه سعيكي وكويزي خود كي دواني ساعتك باشتر لوي دو ساعه سعيكي تو كويزي خود نكي اما ببحث المن راوه من يسبت انا خنو بحث كان يك اغلب بحث كان سي جروب تلبان هناوا جروب يا كمان يك جار بابا كان خندو تو يك جار بابا كان خندو سي جار تيستي خويان كرو يعني بونو لاثناي ما يك سي كويز وتيستي خويان كردو لا اخر شابونا داي چن ما يكو همو تلبا كان امتحاني فاينل يعني جروبي دوام سي جار خندو تو سجار بابتكي خونو توا تيستكي كردو دواتر لفاينالا امتحاني كتير كردو جروبي چوارم هیچ تيستي خوي نكردو يعني 4 جار بابتكي دوباره كردو تو بس لاخره تيست يعني لهمو يعني لاخره فاينل كان هي جروبي يكم وكوتمان سي تيستي خوي كر جروبي دوم يك تيستي كر جروبي سام تيستي نكر اگر اما منطق برار بدين جروبي سام ك زور 4 جار مراجعه كردو تو بدرجه باشتر بين دي دركوتو خرابترين اسيانا بو جروبي يكم كتنا يك جار خوان وانو 3 جار تيستي خوان كردو زورترين نتيجه انا بو يعني هولدن كويزي خوتان كان بحث كتير هو طبعا ام كويز كردناش يعني اكويت السروي تاچنك بسريعي كويزي خوتك يعني نكتو من اس امر صعي كم وشار اشتر كويزي خومكم امر صعي كم هر امر كويزي خومكم بياني كويزي خومكم دركوتو او جروباني كي يكسر دو امتحانك تيستي خوان كرو زور باشتر من لواني ك لمده كتير تيستا كان كردو بحث كتير كلا ولا ستاب جاي فيربون زياتر بدواء لدواء خلنا نتحمك يعني ما أنا كمالله بحثي زورن هموي سلمان راو هموي لطلبي زيركو واني كدرجة برزو performance يعني باجبوه خالي كتير هي gap effective بيلان gap يعني بوشاي يعني effective بوشاي باشترين شوازي بكاراني أما gap شيء تو همو 2 دقيقة جارك 2 دقيقة جارك 20 ثانية ريستور كده هيج ناكي هر آه باستي هنا سيبدي يا بسرعي تستك يا كيوزك سريعي خود كده ركابك كده دوباري كده خالي جابي فيك زور مهمة يسأل الدنيا زور إشي فيك لا أكاديمية خلنا كنا طبعا هنشتري شيء ك تركيز و performance زيادة كا طبعا لسرتها منه وخالم بيرشو سعي كردن يا تركيز كردن بوهرشتك بأجاي بريتلا يعني بويس نيورو ترانسميتر وياخد دمار جزر الدردرية دوبامينا نورابينفرينا لقل أسيتايل كولينا ام سیانه پیا کواکن کتو آگاهی زیاتر به و ترکیز لسر شتاک زیاتر بیاد ام خالانی کپیم وتن همویان ام سیشتد و زیاده کن هر همویان و اگر نش یعنی که همویان ام سیشتد با کم کنه خاله کیتر بریتلا کولد اکسپوژر یعنی بنا با آوی سار خود شوی بسنا و سوالای بکوا امش دوباره ام سی هورمونات و زیاده کد خاله کیتر visual focus اما تقریبا و نزدیک بین ولا کوتاکی visual focus واتا ترکیز کردنی چاو إذا إما بون منا أجر سيري أم بنجيب كم أومن زورترين ريزولوشن زورترين دقة وديتيلات وتفاصيل بينمتها ملا ما أجر سيري يوب كم ناتو أنا بزام قجي كم تانشونه يا جلي كم تانشونه أنا بعام همو يبينم دركوتو هركاتو تركيزك تسر بارشة ورقيك ياخد بتشاو مثلا كلام تركيز بتشاو بس سيري و بارشة ورقاك اشتي ترنابي بون منا لولا ودوك شرناك لولا ودوك سترنابي وتلفزيون إجناك أو موبايلك لملا يعني بون شلون كتارة ديك ميلو تاريخ ونا لايتك الدانا ويا كلاوي كتكروت سرد بس فيش خود ديارها دركوتو أم شوازة أبيتوي درداني نورابينفرين أسيتال كولين كأمش دوباره أليرتنس وأجايد وزيادة كاتو يعني أما تقريبا تازة ترين أو خالانة بون كويسن باسيكم طبعا يكشتي ترهي بيزانن هموتان 12 سال زیاتر خوێندنتان کردووە ئەزانن کە لە چی کاتێکی ڕۆژەکەیە باشترە سعیکەی هەنێک کەسەڵەن خوێندنی شەوان باشترە هەیە لە نیوەڕۆان باشترە هەیە لە عەسران باشترە طبعا ئەما کەوتە سەر يعني
پرسنال دیپندنس لەسەر ئەو کەسە بەندەکە خۆی ژیانی خۆی ئەزمون کردو بۆ هەموو کەسێک ڕاست نییە بۆ من وا باشتر بوو کە نیۆڕۆن سەعیکەم بۆ کەسێکی تر وا باشتر بوو کە 12 شەو سەعیکە تۆ خۆت باش ئەزانی کە لە چی بەشێکی ڕۆژەکەیە زۆرترین ئاگاییت هەیە زۆرترین تەرکیزت هەیە لەو ڕۆژە زۆرترین سەعیەکانت بکە جا تقریبا من زۆربەی بابەتەکانە باس کرد حەزەکەم دکتۆر هەستی بەرداوامی پێ بدات سەبارەت بەو بابەتە دەرونی و ئەو کێشە و سترێس و قەلەقیانەی کە لە کاتی زانکۆیە توشتە بێ فەرمووی دکتۆر هەستی باشە ئێستا حەزەکەم باسی دەرونی خوێندکار بکەین و چۆن خوێندکار بتوانێت ئامانج و گۆڵەکانی دابنێ باشە سەرەتا وەکو پێشەکێک ئەو بابەتانەی کە من باسیەکەم هەمووی پشتی بەستووە بە کۆمەڵە داتا و بەحسێک کە لەلایەن ئەمریکان سایکۆلۆجیکال ئەسۆسییشن بڵاو کراوەتەوە تا ڕێکخراوی جیهانی ئەمریکا و ڕێکخراوی دەرونی ئەمریکی باشە بڵاویان کردوتەوە کە خوێندکار پێویستی بەم 5 خاڵە گرنگە هەیە تازە ئەبدەیتە پێویستی بەم 5 خاڵە گرنگە هەیە تاکو لە ڕووی دەرونیەوە ئامادە ببێ خوێندن و بتوانێت سەرکەوتوو بێت یەکەمیان growth mindset طبعا تایتڵەکان بە ئینگلیزیە بەڵام بۆتانەکەمینەوە بە کوردی ئینشاءڵڵە یەکەمیان growth mindset یعنی چی عەقڵیەتێکی گەورە بیرکردنەوەیەکی ئەرێنی باشە بیرکردنەوەیەکی کامڵانە وەکو دکتۆر کارۆل دوێک ئەڵێ تێڕوانین و بیرکردنەوەی خوێندکار بۆ خوێندن بۆ کۆلێژەکەی بۆ دەرسەکەی کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر تواناکانی مێشکی یعنی چی بۆ نمونە من ئەچمە کۆلێژی پزیشکی خوێندکار هەیە ئەڵێ وەڵڵاهی ئەم دەرسە بەلای منەوە زۆر قورسە دڵنیا بن ئەم کەسە ناتوانێت دەرەجەیەکی باش لەم دەرسەیە بێنێ مستحیل یعنی ئەم شتە تۆ چۆن بیر لە خۆتەکەیتەوە بەو شێوەیە ئەنجامەکە بێت بۆ نمونە هیوا هەیە ئەڵێ وەڵڵاهی مێشکی من زۆر لیمیتە مێشکی من زۆر سنووردارە دڵنیا بن ئەم کەسە وەکو کەسێکی دیکە نییە بۆ نەوەکو دکتۆر ڕزگار نییە ئەڵێ مێشکی من زۆر باشە الحەمدوللا ئەتوانم من بابەتە بە ئاسانی دەربخەم بۆیە ئێمە پێویستمان بەم مێشکە بەم بیرکردنەوە ئەرێنیە تاکو بچینە زانکۆ و کۆلێژەکەمان هەڵبژێرین دووەم شت self regulation skill ئەمەیان باسی چیەکە ئەو بەهرە و توانایانەی کە خوێندکار پێویستیەتی تاکو پلان دابنێ کات دابنێ واتە ڕێخستنی کاتی هەبێ و لەگەڵ ئەوەشا کۆنتڕۆڵکردنی خۆت کە بەداخەوە هەنێک لە گەنجەکانمان لەم بابەتە یەک تۆز لاوازن بۆ نمونە من ئەچمە زانکۆ ئازەکانم تەواو مەرحەلەی قوتابخانە تەواو بوو هەنێک هەڵە هەیە ئەگەری هەیە کاریگەری ڕاستە و خۆ بکاتە سەر کەسایەتیت ناکرێت تۆ قسەیەک لە دەرەوەی زانکۆ بیبیتە ناو زانکۆ ئەبێ کات شوێنی قسەکردن بزانین لە ناو زانکۆیە بزانی قسە لەگە کێیاکەی کۆنتڕۆڵی خۆمان بتوانین بکەین بتوانین کۆنتڕۆڵی خۆمان بکەین بۆ نمونە هیوا هەیە تووشی ڕەتفعلێکە بێ خوا نەخواستە لەگە مامۆسای زانکۆ مامۆسای زانکۆ یعنی ڕێزێکی تایبەتی خۆی هەیە ئەبێ ئێمە بزانین چۆن قسەیان لەگەڵاکەین و لەگەڵەوەشە هەنێ پێداویستی سەرەتایی هەیە کە باسی ئەم پلاندانان و ئەم ڕێخستناکەین هەنێ پێداویستی سەرەتایی بۆ نمونە من پێویستم بە جافە پێویستم بە مەلزەمەیە پێویستم بە قەڵەمە بۆی بیبەم بە زانکۆ لە کۆلێژی پزیشکیم پێویستم بە لابکۆتە پێویستم بە سەدریە تاکو بیبەمە محازەڕەوە ناکری ئەم شتانت پێ نەبێ کاتێ تو ئەم شتانە و پێ نییە ئازەکانم مێشک کانگایەکی زۆر ئاڵۆزی سیستەمی زۆر ئاڵۆزە بە کورتەکەی هەر شتێک کە ئێمە ئەیکەین هەر قسەیەک کە ئەیبیستین کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر چۆنێتی بیرکردنەوەمان لەسەر کەسایەتیمان لەسەر داهاتوومان بۆی ئەبێ بزانین ئێمە چیە بین لەوانەیە تۆ ئەم جافە و بەلاو زەڕ نەبێ بێ بۆ زانکۆ بەس کاتێ تۆ ئەمە نابێ بۆ زانکۆ ڕاستە و خۆ تۆ کاڵە بیتەوە لە خوێندن خۆت هەستی پێ ناکەی لاوەعیەن تۆ نە وردە من لەم دەرسە کاڵ بمەتەوە 2 ڕۆژتر محازەڕە لێ 2 ڕۆژی تر هەفتەیە ناچیتەوە بۆ زانکۆ ئەگەر تووشی کێشە بیتەوە سێمیان مۆتیڤیشن زۆرێک لە کەسەکان ئەڵێ دکتۆر ئێمە چۆن ئامانجی خۆمان دیاری بکەین لەسەر هاندان دیاریەکرێ ئامانج چی لەسەر هاندان دیاریەکرێ ئێمە 2 جۆری هاندانمانەیە ئازەکانم یەکەمیان ئینترینسیک واتە هاندانی ناوەکی دووەمیان ئەکسترینسیک واتە هاندانی دەرەکی هاندانی ناوەکی چییە ئینترینسیک ئەو جۆرە هاندانەیە کە کەسەکە لە ناوەوەی خۆیان هەیە لەوانەیە بڵێن دکتۆر بە نمونە بۆمان بێنەرەوە باش بۆ نمونە حەز و خولیە من لە پۆلی نۆ حەزم لە بیرکاری هەیە حەزەکەم بچمە هەندەسە لەم شتەیە تێیە سەرکەوتوم بۆ کەس پێی نەوتم خۆم حەزم لێیەتی دووەمیان مەبەست
بۆ نمونە هەستی چۆتە کۆلێژی پزیشکی بۆچی مەبەستێکی هەیە لە داهاتووە خزمەتی نەخۆشەکانی بکە چوومەتە شێرپەنجە خزمەتی نەخۆشانی شێرپەنجاکەم چوومەتە دەرونی خزمەتی دەرونیەکەم باشە بۆیە مەبەست حەز و خولیا داهاتوو خۆم لە چه پۆزیشنێکا بینمەوە خۆم لە چه شوێنێکا بینمەوە ئەمانە هاندانێکن تۆ خۆت لی بەرپرسیاری خۆت دروستە کردووە کەس بۆی دروست نەکردووی بەڵام دووەم جۆریان ئێکسترینسک جۆرە هاندانێکە کە کەسەکە بەهۆی فاکتەرێکی دەرەوە بۆی دروست بووە تێگەیشتن لەم قسەیە بەهۆی فاکتەرێکی دەرەوە کاریگەریەکی دەرەوە ئەم هاندانەی بۆ دروست بووە من ئەچمە کۆلێژی پزیشکی ددان بۆ وەکو نمونە بێنینەوە پارە با سەڕیح بین وەڵاهی ئەم کۆلێژی کە من هەڵیەبژێرم چەندێک پارەم ئەیاتێ لە داهاتووە ئەمە جۆرە مۆتیڤیشنێکە کە فاکتەری پارە بۆی دروست کردووی لە ناوی خۆتا بوونی نەبووە ئازەکانم دووەم جۆر نمونونەکە زۆر سیمپڵکەینەوە بۆ بەڕێستان تاقیکردنەوەکان چێ لە ئێمە بەبێ تاقیکردنەوە دەستەیە لە مەلزەمە لە کتێب ئەگەر تاقیکردنەوەکان نەبێ وەڵی من هیچ ترسێکم نییە سعی بۆ بکەم هەر دەرەچم ئەوە تاوە ئەو قۆناغە شەر تەواوەکەم بۆچی سعی بکەم بەیانی ئیمتیحانم نەبێ یەکسەر ڕۆمە دەرەوە لەگە برادەرەکانم تاقیکردنەوە فاکتەرێکە کە هانی تۆ یاوە سعی بکەی بەڵام فاکتەرەکە دەرەکیە یەکێک لە فاکتەرەکانی تر بۆ نمونە مەسەلەی سومعە من ئەچمە ئەم کۆلێژە لەبەروی سومعەم بەرزەکاتەوە بەداخەوە یعنی کاک دکتۆر ئێمە پشت ببەستین بە شەهادەکەمان دەست بگرین بە شەهادەکەمان بۆ لەبەروی سومعەی من بەرزکاتەوە شتی وا چۆنە بێت جەماعەت ئێوە ئەبێ خۆتان سومعەی شادی خۆتان بەرزکەنەوە ئەو شادەی بەهۆی تۆ سومعەی بەرز بێتەوە بەهۆی تۆ ناوی ئەو شادەیە من ئەمە پزیشک کۆمەڵە پزیشکێکمان بینیوە کاک دکتۆر یعنی بەڕاستی هەیە یعنی وا لێ حەز لە کۆلێژی پزیشکی نامێنێ نمونەی تریش هەیە کە حەز لە کۆلێژی پزیشکیە بە کاتێکە چی یعنی بۆیە کەسایەتیەکان ئێمە خۆمان پیوپڵ ئەتوانێت سومعەی شادە بەرزکاتەوە نەک تۆ دەست بگری بە شەهادەوە بۆیە وەکو مۆتیڤیشن چۆن ئامانجی گۆڵەکانمان دیاریکەین ئەبێ جۆرێک بێت کە ئێمە خۆمان هاندانێکی ناوەکیمان هەبوو بێ بۆی من چوومەتە کۆلێژی پزیشکی بەشی دەرونی ئەگەر ئیمتیحانیش نەبێ خۆم ئەپدەیتەکەمەوە بۆ تۆوازانی و دکتۆرانی ئێستا ئیمتیحانیانەیە خۆیان ئەپدەیتەکانەوە نە بۆ لەبەرەوەی حەزم لێتی بۆیە ئەبێ لەسەر بنەمای حەزی ناوەکی ئینترنسیک ئێمە بەشەکان هەڵبژێرین بەڵام لەگەڵ ئەوەشە هاوکاریە دەرەکیەکان هەبێ بۆ نمونە من ناچم بەشێک هەڵبژێرم هیچ پارەیەکم نەیاتێ ناتوانم بەردەوام بم بۆیە ئەبێ گوێ لە هەردووکیان ڕابگرین بەڵام گرنگترینیان هاندانە ناوەکیەکەیە چوارەمیان ڕێزیلینس دەوانێم کەلیمەیە پێشتر نەتان بیسوێ ڕێزیلینس چییە من ئیسپرینگێکم بەدەستەوێ ئاوای لێکم بەدەستمەوە پانە بێتەوە لای ئەبەمەوە ئیسپرینگەکەیەتەوە شوێنی خۆی ئەمە ڕێزیلینسە توانای خۆ گونجاندن من ئەمڕۆ ئەچمە زانکۆیەک لە سلێمانی باشە بەڕێزت لە قەڵازێەوەی یەکێکی تر لە کەلارەوەیە یەکێکی تر لە ڕانیەوەیەت کۆمەڵێک کەڵچەر کۆمەڵێک با بڵێن کلتوری جیاواز یەکە گرین کە ئەگەری هەیە لە هەنێ شوێنە بیرکردنەوەمان وەکو یەک نەبێ بۆیە بەمە چیمان لێیە ئەگەر توش هەنێک کێشە بین لەگەڵ هاوپۆلەکانتان لەگەڵ هاوژوورەکانتان بەڵام ئەزەکانم ئەم کەسانە 4 ساڵ 5-6 ساڵی زانکۆ لەگەڵ تابن بۆیە توانای خۆ گونجاندن زۆر باشە تاکو ئیلاقاتە تێک نەچێت لەگەڵ هاوژوورەکەتە لە داخلیە لەگەڵ هاوپۆلەکەتە لە ناوپۆلەکەیە لە ناو دەرسەکەیە هەروەها لەگەڵ مامۆستاکەتە هەنێک حاڵەتمان بیستۆتەوە کە تەلەبەت جوابێکی ناخۆشی مامۆستا یاوەتەوە بەهۆی ئەوەی کۆنتڕۆلی نەبووە بەسەر خۆیەوە بەهۆی ئەوەی کە ڕێزیلێنسی تیانە بووە توانای خۆ گونجاندنی نییە قسەیەکی پێڵی تووڕابێ نازانێت کە ئەمە مامۆستایە کاکە تەواو مامۆستا خەتی سوورە ئەم مامۆستا پێوتووی کاتێ مامۆستاکە پێڵێ قسەیەکەکە ئەگەری هەیە دەرەنجامەکەی زۆر خراپ بێت پێنجەمیان سترێس زۆرێک لە ئێمە بەغەڵەت لە سترێس تێگەیشتوین ئازەکانم سترێس لە لای زۆرێکمان ئەگە پرسیارکەین ئەڵێ ئەزانی چێکاک دکتۆر ئەڵێ سترێس بەهۆی کارێکی قورسەوە بۆم دروستە بێت کاتێک من ئیشێکی قورسەکەم بەمە سترێسم بۆ دروستە بێ وە نییە لۆدێکی زۆرمان لەسەرە نەخێ لە ڕووی دەرونیەوە نییە سترێس بەهۆی کارێکی قورسەوە بۆ دروست نابێ سترێس لە ئەنجامی کارێکەوە بۆ دروستە بێ ئەگەر قورسیش بێ کە تۆ جێبەجێ و نەکردووە بەڵام ئەتوانرا کەمێک کۆنتڕۆڵتە بێ بەسەریە دکتۆر تێنەگەیشتین بە نمونەیە تێمان گەینە بەسەرچاو
من مامۆستاکەم پێم بەڵێ 30 ڕۆژ ترکای دکتۆر ڕزگار ئیمتیحانێک مێ باشە ئەم دەرسە 10 مەلزەمە با بڵین داخڵە ئەم دەرسە زۆر قورسە 10 مەلزەمە داخڵە 29 ڕۆژ مەیە بۆ سعیکردن ئەگەر زۆر قورسیش بێ من لەو 29 ڕۆژەیە ئەتوانم کۆنتترۆلی بکەم وایە ئەگەر زۆر قورسیش بێت 10 مەلزەمەش بێت ئەتوانم کۆنتترۆلی بکەم لەم کاتەیە من بە دوورم لە زەڕبی دەرونی من بە دوورەبم لە سترێس لەبەری من توانامە بۆ بەسەریا بەڵام کاتێک سترێس تووشی خۆتەکەی کە هەموو دەمەلزەمەکە پشتگوێ ئەخەیت وەک خۆمان ئەڵێن کاری ئەمڕۆ مەکەرەسپەی ئەیکەیتە 2 سپەی 3 سپەی هەتا شەوی ئیمتیحان شەوی ئیمتیحان بۆم دانیشی تخوا با بچم خواردنەوەیەکی وزە بەخش بکڕم شەو نەخەوم سیستەمی خەوت تێگەی سیستەمی خواردن تێگەی کۆمەڵەشت تێگەی خۆت تووشی زەڕبی دەرونی ئەەکەیت خۆت تووشی سترێسەکەی ئەزانی دوایاڵێکی ئەو باشە من بۆ چوومە کۆلێژی پزیشکی باشە من بۆ چوومە هەندەسە باشە من بۆ چوومە قانون کاکە ئەم بەشانە هیچ تاوانیان نییە تۆ خۆت وات لێ کردووە تۆ خۆت تووشی سترێسەکەیت بۆیە سترێس وەکوتمان لە ئەنجامی کارێکی قورسەوە دروست نابێ لە ئەنجامی کارێکەوە دروستە بێت کە تۆ نایکەی پشتگوێ خەیت کە ئەتوانران نەختێک کۆنتترۆل هەبێ بەسەریا بۆیە بەم شێوەیە ئێمە خۆمان دەرباز دەکەین لە زەڕبە دەرونیەکان تر پێم خۆشە وازام دکتۆر ڕزگار هیچ قسەیەکە نەماوە وایە دکتۆر هەر لەسەر هاوڕێتی شتەکە حەزمە کرد لەبەروی نەمەویست کاتەکە بەرم یەک شت هەیە کە ئەمە بە ئەزمموی خۆم باسکەم لە مەرحەلەیەک طبعا من لە دەروی شارۆچوو بووم لە مەکتەبی کوردیشەوە ئینگلیزیەکەم باش بوو کێشە ئینگلیزی نەبوو لە گروپێکا بووین ئەو گروپەی ئێمە تقریبا 10-15 تەلەبەی لە یەک مەکتەبەوە هاتبوون لێرە هەمویان بە یەکەوە ڕەفیق بوون ئێمە یەک ڕەفیقمە بوو لەگەڵ خۆمە ئەوان هەمویان ڕەفیق بوون قسەی ینی مەجای تۆ نەبوو نە قسە بکەی نە دیاربی نە هیچ مەجای شتێک نەبوو هەستمە کرد شتێک غەڵەتە بەڵام لەو لەحزەیە درکم ناکرد نەمەزانی بۆچی من شوێنم غەڵەتە لێرە هەتا ئەوەی کە دوای چەند ساڵێکە تێپەڕێ ئەزانی تۆ بێ لەگەڵ ئەو کەسانە تێکەڵبی کە نزیکن لە تۆ کە کەسێکی داخراوی لەگەڵ کەسێکە کە زۆر کراوە بۆ من حەز ناکەم زۆر تێکەڵی کەس بم حەزەکە ئۆکەی کۆڵیگمە هاوپیشەمە چاکو چۆنیەکە ئەرکێکی ماڵە پێکەوە شتەکە جێبەجێەکەین بەس حەز ناکەم چوونە دەرم لەگەڵ کچە بێ سوزانم شتێکی لەونەوە ڕەفیقی کەسێک بکەم کە بە تەواوی عکسی منە سەوەشتاپ لە عکسی منە بە بەردامی حەزەکە لەگەڵ کچابێ ناگوجێنم دوو کەسە پێکەوە ینی من بەسەر خۆم هاتووە ڕەفیقی وام هەبووە پێکەوە قسەمان کردووە قسەی بۆکەم قسە ئاوە لە ناکاو بەجێ هێشتووە یانی نەوتێتی بۆستە نەوتێتی بارمنی نەوتێتی دێمەوە لەو نەوعە تووشە بەعکسیشەوە گەر تۆ کەسێکی کە زۆر تێکەڵی ڕەگەزی بەرامبەری تێکەڵی کەسێک مەبە کە ینی ئەو وانیە وەکو تۆ نیە لەبەرەوەی تۆ ئەم شتە لای تۆ ئاساییە کە لە ناوڕاستی قسا بەجێ بێڵی بەڵام ئەو بەلای ئاسایی نییە ئەو کاتە عاجز بوون و دڵێشان ئەم شتانە ڕۆدا بۆیە هەر حەزەکەم دکتۆر بەیار بەرداوی بۆ بابەتە بدا مەسەلەی هاوڕێتیەکە کە چی هەڵەبژێرین من ئەو ئەزمونە بوو حەزمە کرد باسی کەم ئەو کەسانە هەڵبژێرن هەم بۆ زانکۆ هەم بۆ داخلی کە زۆرترین تەبیعەت و زۆرترین تێگەیشتنتانە لەیەکەوە بژین سپاس دکتۆر ڕزگار هەمان شت بەسەر منی شاتیە من لە بەڵام بە پێچوانێتەوە من برادری ئەو تاکە شەخصە نەبووم ئەم لە مەکتەبە کاتبووم لە هەولێری نمونەیی کە لە 145 کەس ساڵی من کەوە جیاب لە کۆلیژ پزیشکی 22 کەسیان لە مەکتەبی من بوون لەو گروپەی کە من تێیدا بووم لە 24 کەس 10 کەسمان لە هەمان مەکتەب هاتبووین کە لە مەکتەبێکی ئینگلیزی بەهرەداران بوو کۆنتترۆلی هەموو شتەکەمان کرد بەڵام بە هەمان شێواز هەستمان دەکرد شتێک غەڵەتە هەستم دەکرد کە شتێک هەیە کە ئەم بەدڵم نییە دەرونیان مرتاح نیمە لەگەر ئەو برادرانەشم کە لە مەکتەبەوە لەگەڵم هاتوون بەڵام هەر مرتاح نەبووم لەبەر هەندێ دەمەوێت باسی شتێک بکەم کە زۆر گرنگە و ژیانی منی بە زۆر شێواز گۆڕیە زۆر خەڵک باس دەکەن دەچێ هەر شوێنێک دەڵێن لەگەر ئەو کەسانە بە کە خەڵکی گەورن لەگەڵ ئەو کەسانە بە کە خەڵکی بەتوانان لەگەڵ ئەو کەسانە بە کە مرۆڤ دۆسن ئاینیان باشە خەڵکی بەتوانان بەڵام لە پێش ئەو شتەوە شتێک هەیە کە خەڵک بزری کردیە پێتان وایە ئاساییە ئەمن و دکتۆر ڕزگار و دکتۆر هەستی پێکەوەین شتێک هەیە ئەمەی کۆ کردەوە شتێک هەیە کە لە پێش لە مێژە ئیشمان لەستە کردیە لە بەندی ئەو ڕوویدایە لەوەی پێکەوە لێرە بین واتە پێشەوەی لەگە خەڵکی مرۆڤی ئاست بەرزبی لەگە ئەو خەڵکانەبی کە تو دەتەوێ دەبی ئیش لەسەر خۆت بکەیلەوەی خۆت بگەینێ ئاستی ئەو خەڵکەی کە دەتەوێت لەگەڵ یان بی لۆ نمونە دکتۆر هەستی من ئەوڕۆ دکتۆر هەستی لۆر منە دەناسم هەفتەک پێکەوە دەبین مانگێک پێکەوە دەبین پاش 5-6 مانگ ئەگە ئەو شتانێک ئەم دەمەوێت دکتۆر هەستی لە هەمان ئاست نەبی لۆمە لە ساڵێک ئەگەم 20 کتاب بخوێنمەوە دکتۆر هەستی یەک کتاب بخوێنتەوە 2 ساڵ پاشەوە ئەمە لە ئاستەی دیم چکە مرۆڤ بەردەوام لە گۆڕانکاریدایە بەردەوام لە چینجە ئەگەر ئەو هەمان ئاستی خۆی کوم لێ نەکا ناتوانین بێکەوە بژین و زۆر ئاساییە دکتۆر ڕزگار ئەگە دوو کەس ماوەک برادەر بن
دوای جیا ببنەوە بەڕای من چکە من لە قۆناغی 6 ساڵی کۆلیژی پزیشکیم 4 گروپم گۆڕیە ئەگە کاتمان هەبی دەمەوێت باسی یەک شت کەم زۆر گرنگە من هەموو جار بەو کەسانە دەڵێم کە قسەیانم لۆیان کردبییان لە شوێنێک برادەرەکانم قوتابی زانکۆ بەو تۆیە دەچوێنم لۆنمە تۆیەکی پرتەقاڵە تۆیەکی پرتەقاڵ کە تۆ تەمەشای دەکەی تۆ نازانی تۆی پرتەقاڵە بەڵام لە ناخی لە بوونیدا هەیە لۆ ئەوی ئەو خاصیەت و ئەو شێوازە ئەو بۆن و تامە دەربخە کە چیت کرد کە خاکت لەگەڵی تێکەڵ کرد کە ئاوە دەگەڵی تێکرد کرد کە ئەو ژینگەیە گونجاوە دەگەڵی دانا لەبەرەوە زۆر گرنگە ئەنگۆ لەگەڵ چێ هەردەستن و دادەنیشن کاریگەری ئەو ئەکسترینسیک فاکتەرانە لەسەریان هەیە لەوەی خەڵکەکە بەرەو پێش بچی بەڵام لەگەڵ هەمان کاتدا مهمە کە خۆت چەند ئیش لەسەر خۆت دەکەی بەرەو بەرە پێش بچی لەبەرەوە لە لای من زۆر گرنگە ئیش لەسەر خۆتان بکەن لە هەمان کات ئەو خەڵکانە ببینەوە کە لەگەڵتانن بەشداری زۆرترین کڵب بکەن بەشداری زۆرترین کۆبوونەوە بکەن بەشداری زۆرترین چالاکی بکەن چکە لەو شوێنە خۆتان دەبینەوە ئەو خاکە نوێیە ئاشناتان دەکات بەو سکیڵە نوێیە من 5-6 ساڵ پێش ئێستا لە کۆلیژی پزیشکی سمینارم لایە لۆ 50 کەس ساڵی پار توانیم سمینار بدەم لە 2000 کەس لە نەمسا لەبەرچی لەبەرەوەی لە کۆلیژی پزیشکی زانیم من دەتوانم بێ ئەوەی ترسم هەبی قسە بکەم بۆ 50 کەس دوایەوە سکیلەکەی خۆم دیتەوە دەتوانێت دکتۆر هەستی باسی سایکاتری بکە باسی سایکۆلۆجی بکە لەبەرەوەی حەزی لەو بابەتە هەیە ئەو سکیلەی خۆی لەو شوێنە دیتەوە بەڵام وەکو تۆیەکە بیدایەت لێ دیار نییە ئەو سکیڵانە کەی نێدەبینیەوە کە لەگەر خەڵکی جیاواز لەگەر بوونەوەری جیاواز لەگەر برادری جیاواز تێکەڵ بووی زۆر سپاسان دەکەم زۆرجان پێمان خۆشە بە چەند ڕستەیەک کۆتایی بەم پانێڵە بێنین هەرگیز چرپەی نەرێنی مەکە تێگەی لە چرپە چییە؟ هەرگیز چرپەی نەرێنی مەکە ئەگەر ئەمڕۆ من برادێکی زۆر نزیکمە بێت هەمومان هاوڕی زۆر نزیکمانەیە وایە؟ ئەگەر هەر ڕۆژە و کەسێک بێت چرپەیەکی نەرێنی دەربارەی ئەو هاوڕێیە بکە کە تۆ ئەو کەسانە ناناسیت هیچیان ناناسیت باشە؟ چرپەیەکی نەرێنی بکە دەربارەی ئەو هاوڕێت یەکێکیە ئەڵێ هاوڕەکەت خیانەت لێیەکە دووەم جار سێم جار سەری چوارەم جار مسیقم پێی نامێتەوە کاک دکتۆر ئەگەر ئەو کەسانەی کە پێشیاوت و من هەر ناناسم بێگان بۆ من بۆ کاریگەری ڕاستە خۆی هەیە لەسەر بیرکردنەوەی من ڕوبەڕووی هاوڕێکەم هاوڕێ نزیکەکەم ئەو سیق با بڵێن ئەو سیقەی جارانی پێ ناکەمەوە بە کورتیەکەی بۆیە ئەو چرپەی من مەبەستم بۆ هاوڕێکەی تۆ بیرکردنەوەکانتە چرپەی نەرێنی مەکە بۆ بیرکردنەوەکانت نەرێنی مەبە گەنجی ئێمە زۆر یعنی بەداخەوە هەنێکمانەیە زۆر نەرێنین وەکو دکتۆرەکان باسییان کرد هیوا هەیە کاکە فرێنشیپەکەی تۆکسیکە ژاراویە نزیکی مەکەوەرەوە ئەمە کەی دەرسە ئەمە کەی خوێندنەوە کەی زانکۆیە وەکەی شتە من چەنەها کەسەیە بە حکمی ئەوەی کاک دکتۆر زۆر لە ڕێکخراوەیش کردو خەڵک زۆری ناسێ من و دکتۆر ڕزگار لە سۆشیال میدیایان خەڵک هەبووە یعنی وەکو خۆمان کاکە من کە شەهادەی ئێمدیم هەڵبژاردووە لەبەر کۆمەڵی فاکتەر هەڵبژاردووە ڕەنگە لە دەروی وڵات پێی بگەیشتی بێتم ئەگینا تووشی زۆر ناڕەحەتی بووم خۆزگەم کۆلێژی پزیشکیم لێرە تاوا کردایە تەواو تۆ بۆ دیسانەوە لاسای منەکەیتەوە ڕاستەوخۆیت ئەو کەسە لاسایی تۆ کاتەوە مەبەستم چییە؟ خۆ لاسایکردنەوە مشکیلە نییە شتێکی زۆر باشەکەی بەس ئایا ئەو پێرپرسەی من هەم بووە تۆ هەت بووە؟ ئەگەر تۆ هەر بەتەمای بیت بە پزیشکێک فەرموو لە زانکۆی سلێمانی بەردەوام بە لە زانکۆی سەلاحەدین لە هەر زانکۆیە کە پێت خۆش بێ بەردەوام بە کۆلێژی پزیشکی بەدەست بێنە مەبەستەکانە بێنەرەدی مەبەستمەوەیە ئێمە هەمومان کاریگەریمان لەسەر یەکتری هەیە باشە بۆیە قەت چرپەی نەرێنی مەکەن ئەم زانکۆی بە عەمەلی من نایە ئەم دەرسە زۆر قورسە من مێشکم باش نییە من ئەم دەرسە ناچێت دەمێشمەوە حەزم لەو مامۆستایە نییە ئەو برادەرە لەگە منە ناگونچێ ئەم چرپە نەرێنیانە واز لێ بێنن تکایە بەردەوام ڕووخۆش بن بەردەوام ئەرێنی بن چکە دڵنیا بن هەموو شتێک یەتە دی ئەڵێ گەورەترین جەنگ لە نێوان کات و ئارامگرتنایە ئارام بگرە دڵنیا بە پێیەکەی زانکۆ تەواوکەی سەرکەوتووە بیت ئینشاء الله خۆشبەختە بی لە داهاتووتە هەر بە سەلامەتی بۆیە ئەڵێ live to serve die to be served ئەگەر بە شەهادەکەتەوە بێت بژی بۆ ئەوەی خزمەت بکەیت چکە کە لەم دنیا نەمای خزمەت ئەکرێیتەوە هیوادارم هەمووتان تەندروست و دەروون دروست بن و لەگەڵەوەشە هیواخوازین هەمووتان لەش ساغ بن
و سەرکەوتوو بن لە خوێندن و لە ژیانتانە. زۆر سپاس.